نو والله ئافرم. مشتریمان هەیە لە 3-6 کەمتر ناخوات 2-6 بەرەوسەرەوە زۆرترین خۆ حەشە زیاتر داواگایە بەسینی داواگات 6 داواگات ئازیزانی من سڵاوتان لەبێت هیوادارم تەندروستێکی باشتانە بێت و خوا نوێژ و ڕۆژ و تاعاتی هەموو لایەکی قبول کرد بێ ئینشاءالله. دڵخۆشم لە پرۆگرامێکی دیکەی فانۆس هاتوومەتەوە وڵاتان تا کۆتای پرۆگرام لەگەڵمان بن بزین ئەم جارەش کێ بێتە خاوەنی خەڵاتەکانمان. سڵاو دەبە کاکە چۆنی ئەحواڵە یاخوا باش ناوی بەڕێزت کاکەمی ڕۆژانە چیەوە سەرقاڵی والله هەر بە کاروباری ڕۆژانە لەگەڵ ڕەمەزان بێنە چۆنە والله لەخوا بەزیاد عیب یاخوا هەر باش بێ پێم بڵێ هەگەرە و یاری پشت و تاقەکەیتەوە ئەتوانی تا چۆن بڕۆی والله تقريبا 2900 هەر و دوێ تاقیکەینەوە بەتاقی يلا دەی ئەگەر نزیکتر و دوورتری ژێمە هەر خەڵاتێمە جا ئەمە شێوە بیبەستی والله ئەمە باشترە دەیڵا تاقیکرد باش بسم الله ئەیا خۆ ماشەڵڵا و لێبێ 2929 زیاتری ڕۆشتووە دەستەکانت خۆش بێ سپاس بۆ بەشاریکردنت من خەڵاتی خۆمت ئێمە دەست خۆش زۆر سپاس دەستەکانە خۆش زۆر سپاس ئەی ئەو چای نایە سڵاو دەبێ کاکە چۆنی ئەحواڵە دەنگ و باسی چۆنە یاخوا باش بێ ئەگەر ڕەمەزان چۆنی الحەمدولله یاخوا باش بێ ڕۆژانە ساعات چەندی بۆ ئیشکردن والله لە ساعات 3 بۆ 4 یاخوا لە بە بۆنەی ڕەمەزان و ئێستا تۆزە درەنگترین ئەها پێش ڕەمەزان زووتریان پێش ڕەمەزان زووتری شەوان تا ساعات چەندە مێنەوە وەڵای تر تا ساعت 2 و 3 مێنینە بە بۆنەی ڕەمەزانەوە یا هەموو شەوێک هەروایە بەڵە بەڵە بە بۆنەی ڕەمەزانە باش پرسیارێکی ئاسانە لێ بکەم ئەمریکا مانگی ڕەمەزان ئەکەوێتە چەندەم ساڵی کۆچیەوە چەندەم مانگی وەڵا شتێک بڵێ لە خۆتەوە لە یەک تا 12 مانگە هەر 12 مانگمان نییە با لە دلە و 12 مانگێکێک بڵێ بەشکم نزیک بێلەی نۆ وەڵڵی ئافرم ئەمە دوود نازانم وتم نازانم بەڵا باشە زانی باش مۆبایلەکە چۆن شەحنیتیایە سەری مەکە جارێ بۆ پێش سەریکەی بە کەیف خۆت بڵێ وەڵای لەوانەیە لە چلەکانە سەریکەین 27 چلو 27 زۆری فەرقا بەس نا ئەوەی مانگی ڕەمەزانەکە زانین خەڵات تێمە دەستەکان خۆش بێت دەست خۆش کاکە سپاس بە بەشاریکردن دەستەکان خۆش بێت سڵاو لە بە کاکە چۆنی ئەحواڵە لەگەڵ ڕەمەزان بێنە چۆن باشن یاخوا باش بێ ڕۆژانە مەچیەوە سەرقاڵی وێ نەگرم لەشە ساغ بێ ئەخوا چەند کاتژمێرکانەکەی چەند کاتژمێرکارەکەی تقریبا دوای نیوەڕۆیان تێتەهات شەوانیش تێتەهاتاوە باش من یەک خولەک پرسیارە لێ یەکەم لەوێک خولەکەیە بەڵێ نەخێر نا ئەم بەکارمێنە باشە بەڵێ نەخێر نا ئەم هیچ کامیان بەکارمێنی باشە ئەی بەڕێستا ناوی بەڕێستا کامەرە کاکامەرە خەڵکی سلێمانی چی خەڵکی سلێمانی نیت چی بکەم ڕۆژانە چەند کاتژمێرکارەکەی سێ چوار کاتژمێر چی باشە کارەکەت چییە وێ نەگرم وێنەگری قورس نییە کارەکەت دەتوە وەڵامی من نەیدۆ ئەوە نەبێ 16 دقیقە چونکە بە من پرسیار لەکەم جواب بێتەوە تۆوتت بە بەڵەیە بە نەخێر بۆ منەڵم خەڵکی سلێمانی بڵە خەڵکی سلێمانی نیم ئەگەر خەڵکی دەگەڵ خەڵکی سلێمانی بڵە خەڵکی سلێمانیم باشە قەینا ئەوە نواز لێ نی شتێکی تر یەک خولەک هەرچی موت وەکو خۆی لە دوای من بێڵێرەوە باشە ناوی بەڕێستان دووبارە یەکەمەوە ناوت کامەرانە کامەرە هەرچی موت وەکو خۆی بێڵێرەوە باشە خەڵکی سلێمانیت خەڵکی سلێمانی لە سلێمانی دانیشیت لە سلێمانی دانیشی هاوسەرگیریت کردووە هاوسەرگیریت کردووە
کامەران دۆم پرتای لە تۆم کرد چی نازانم لە تۆ بپرسم نازانم لە تۆ پرسم ئەی بۆ ئەڵێ منیش منیشەکەت نەوتایە باش ئەزانی مانگی ڕەمەزان ئەکەوێتە چەندەم مانگی ساڵی کۆچیەوە نازانم باش 964 لای کردووە بەڵێ منیش خەڵاتی خۆمەیەمەت دەستەکان خۆش بێت سپاس بۆ بەشداری کرد دەست خۆش زۆر سپاس سڵاو دەبێ کاکە چۆنی ئەحواڵە یاخوا زۆر سپاس سەلامەت بی ڕۆژانە بەچیوە سەرقاڵی وڵای ڕۆژانە لێرە بە مەرحەمەکەەوە خەریکین هێرەکە بە پانیوە سامەری باڵە من کوڕیوە سامەری باڵم شیوان ئێمە ڕۆژانە لەسەر ڕێچکەی باوکمان لە سەعات 4 ئێوارە بۆ دوی شەو بەردەوامین لە ئیشی خۆمان تەنها لە ڕەمەزان یا لە ڕۆژەکانی لە دیکەش ڕۆژەکانی کە شەعر بەردەوام ئاوا ئیشەکەین باش خۆت ئیشەکەی ڕۆژانە لێرە بەڵێ قرس نییە سەعات 4 بە ڕۆژوو بیت و خەریکی گۆشت و کەبابی نا ئێمە ڕاهاتوین خۆمان 4 دوکانەکە ئەکەینەوە ئەجینا خۆمان لە سعات 2 لێرە ئامادەین شت حەزەکەین ئەها مشتریەکتان هەیە دایمی بێ زۆر بێ کات بێ وڵاتان مشتریمان هەیە نا هەموو ڕۆژێک بەڵام ڕۆژناڕۆژێک لێرێ زۆریشمان هەیە نەکەم زۆرتر حەزیان لە چییە باڵەکە باڵەکە چەند شیشە خۆن وەڵا پێمنێت مشتریمان هەیە لە 3 کەمتر ناخوات 2 شیشتێکی بەرەو سەرەوەی زۆرترین خۆن هەشە زیاتر داواکایە بەسینی داواکات دەشیش داواکات ئەی ماشەڵڵا بۆ یەک نەفەر بۆ یەک نەفەر زۆربەیمان هەیە بنانی پیوە ناخوات هەر بە ڕوودی حەزەکە شەگەلێکی بۆ داواکەی شتێکی درە لەو بابەتە هەر کەسە و تەڵەبی مشتریەکە خۆی وەکو ئەوەی لەمەیە وەستایەکی باشی بزانم لە پرسیارەکانی منیش ئاوەستایەکی باشەبی ئێمە وتی کەبابەکەی ئەوەسانەوە وشتی نازانین جارێ باشە یەک خولەک پرسیارە لێ یەکەم لەو یەک خولەکەیە بەڵێ نەخێر نە ئەم بەکارمێنە باشە نای بەڕێستان خۆتم نەوتۆ قسەم مەگەڵێم بەڵێم نەخێر بەکارمێنە بەڵێ و نەخێر بەس بەڵێ و نەخێر نە ئەم ئەوانەی تێ بەلای بەڵێ و نەخێرە عیلەکەی بەڵێ و نەخێر بەکارمێنە باشە نای بەڕێستان شوان کاک شوان ڕۆژانە چەند کاتژمێر کارەکەیت 4 بۆ 2 تقریبی لە 12 کاتژمێر ئەی نەوت مەڵێ بەڵێ باش شتێکی تر ئەتوانی 3 جار لەسەر یەک بە خێرایی بڵێ قارەمان کامەران 3 جار بە خێرایی قارەمان کارەمان نییە کامەرانە کامەران کارەمان کارەمان کامەران قارەمان باش واز لەوایان بێنین مۆبایلەکە چەند شەحنیتیایە لەم دەقەیە تقریبی 80 سەیریکەی مزای وایە پێتە پێم نییە بینێنم نا دەباواز لەوایان بێنین مانگی ڕەمەزان ئەکەوێتە چەندەم مانگی ساڵی کۆچیەوە شتێک بڵێ نزیک بێ لەو پێتەڵم چەندەم مانگی ساڵی کۆچی لە 1 تا 12 دەستخۆش سپاس بۆ بەشداریکردن خەڵاتێکم بەنێ دەستەکان خۆش بێ زۆر سپاس بۆ بەشداریکردن دەستەکان خۆش بێ ئازیزانی من پرۆگرامیم جارەی فارنۆسیش کۆسایی پێاتی وای تەندروستێکی باشتان بۆ خوازم تا پرۆگرامێکی دیکە دێمە وڵاتان ماڵاوە